قوربان ناتوانین هەستیم بزەم. خواهی بەخشندەی میهرەبان سڵاوتان دەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەم بەرنامە تایبەتەدا بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبم. خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات هۆکار و دەرەنجامەکانی تەوەرەی ئەم بەرنامە تایبەتە دەبێت بە میوانداری هەرێک لە وەڕەزان عەدنان عوسمان ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروەها سۆران عومەر چالاکوانی خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات، هەروەها ئەندامی ئەم خولی پەرلەمان، هەروەها محەممەد جەمال فۆتۆگرافەر و چالاکوانی خۆپیشاندانەکان لە هەمان کاتە لەو کاتەیە بەڕێزیان قوتابی زانکۆ بوون، هەروەها بەڕێز نزار محەممەد چالاکوانی خۆپیشاندانەکانی هەفتەی سوات هەفتەی شوبات بە ناوی ئێوەی بینەرانی ئازیز و خۆشەویستەوە بە خێراتنی هەریەک لە میوانە بەڕێزانە دەکەم بەوەی هەندێک گرفتەوە کاک نزار کەمێک دوا دەکەوێت لە بەرنامەکەمان، بەڵام هەرێک لە میوانە بەڕێزەکانم عەدنان عوسمان و کاک محەممەد جەمال و کاک سۆران لە ستۆدیۆ ئامادەن. بەخێر بن بۆم بەرنامە تایبەتە. کاک عەدنان ئەگەر لێوە دەست پێ بکەین جەنابتان کاتێک با بڵێن ڕووداوەکانی هەفتەی شوبات لە ساڵی 2011 ڕوویدا جەنابتان ئەو کاتە ئەندامی پەرلەمانی کوردستان بوون. وەک سەرەتاش لە بەرنامەکە ئاماژەم پێکرد هۆکار و دەرەنجامی هەفتەی شوبات. سەرەتا با لە هۆکارەوە دەست پێ بکەین بە بڕای تۆ هەفتەی شوبات بۆ ڕوویدا. سپاس. دیارە سەرەتا سڵاو بۆ هەموو ئەو شەیدانە نێرم و سڵاویش بۆ کەس و کاریان و سڵاویش بۆ هەموو ئەو هەڵسوڕاوانەی کە لە هەفتەی شوباتە بەشدار بوون بە ڕوحەتێکی گەورەوە بە ورەیەکی بەرزەوە لە پێناو گۆڕانکاری لە واقعی کوردستاندا. پێشم وایە هۆکارە سەرەکیەکە هەر ئەوە بوو، ینی ئەو گۆڕانکاریەکە لە ناوچەکە ڕوویدا بۆ ئەوەی کە پێوترا بەهاری عەرەبی و کۆمەڵی گۆڕانکاری و خۆپیشاندان ناوچەکە بوو. ئەمە تقریبا هەوێنی ئەوە بوو کە ئەو ناڕەزایەتی ساڵانێکی دوور و درێژ دیارە لە کوردستاندا هەبوو و کوردستان با بڵێن کۆمەڵی خۆناغ لە ناڕەزایەتی جۆرا و جۆر، لە ناڕەزایەتی شەفەیی، لە ناڕەزایەتی ئەلامی، لەگەڵاڵەکردنی فکرێکی ناڕەزایانە و ئۆپۆزیسیۆن لەوەی کە بە تایبەتیش لە 2009 تر ئۆپۆزیسیۆنێکی ڕەسمی لە پەرلەمانە حوزوری هەبووە. ئۆپۆزیسیۆنش قسەی لەسەر هاندانی جەماوەر و هێنانە پێشەوەی جەماوەر بوو لە خەباتی مەدەنیدا. ئەمانە دیارە هۆکارە ئەسلەکە پەیوەستە بە واقعی کۆمەلگای کوردستانەوە، ڕەخنە و ناڕەزایەتی خەڵکی کوردستان لە شێوازی حکومڕانی لە کوردستانە، دەسڵات لە کوردستان، بە هەدەردانی پارە و پولی ئەو وڵاتە و هەیبەنەکردنی مؤسسەی حزب و عەقڵەتی حزب بەسەردا و دەستگاکانە. ئەمە دیارە معلومە کە هەوێنە سەرەکیەکەی بوو و زەمینەیەکی باوڕێن بابەتیانە مەوزوعانەی خۆش کرد بۆ ئەوەی کە بەردەوام ناڕەزایەتی هەبێ، بەڵام تەقینەوەی ناڕەزایەتیەکان لەو کاتانە دیارە ینی هەموو کاتێک واردە و تەقینەوانە لە مێژووی میلەتانە وایە لەوانەیە پێویستی بە هەندێک فاکتەری ئیزافی هەبێت بۆ ئەوەی ئەو خۆپیشاندانی ئەو ناڕەزایەتیانەی کە لە ناو دڵی کۆمەلگا پەنگی خواردەوە بتەقێتەوە بە شێوازی جۆرا و جۆر. ئەوەی هەفتەی شوباتیش بە هەمان شێوە دیارە دافعێکی تر هەبوو کۆی سەرەتا باسم کرد، ئەویش لە ناوچەکە شەپۆلێک لە داڕوخانی کۆمەڵێک سیستەمی حکومڕانی توندڕە و دیکتاتۆر و مستەبد و ئەوانە بوو و شەپۆلێک لە ناڕازایەتی خەڵک و هاتنە پێشەوەی خەڵک و نەوەی تازە لە کۆمەلگای ناوچەکە بۆ گۆڕانکاری لە پێناو گۆڕانکاری لە پێناوی گۆڕینی ئەو دەموچاوانەی کە چەندین ساڵ دەیان ساڵ ئەوانە حاکم بوون و حاکمێکی مستەبدی ناعادلانەیش بوون لەو مانتیقانی خۆیانە. پێم وایە ئەوە هۆکارە سەرەکیەکەیەوە بوو کە خەڵکی سلێمانی و دواتریش ناوچەکانی تریش بە هەمان شێوە ینی با بڵێ ناڕەزایەتێکی خۆیان بگەنە ئاسی خۆپیشاندانێک کە بەداخەوە بە ڕوبەڕووی خوێن ڕشتن و شەیدکردنی کۆمەڵی لە گەنجەکانەوە بوو. بە تەفاسیلی مەسەر پەرلەمان، بەڵام حەزەکەم بۆ دەپرسم بە بڕای تۆ لەو کاتەیە پەرلەمان لە ئاستی ئەو ڕووداوەیە بوو. طبعا ڕۆلی پەرلەمان زۆر گرنگە، دواتر کۆی باس کرد قسەی لەسەر بکەین، بەڵام بەدڵنیاییەوە نەخێر پەرلەمان وەکو پەرلەمان هو گشتی لە ئاسیەوە نەبوو، بەڵام لە ڕاستیدا جموجۆڵێکی زۆر گەورە کەوتنی و پەرلەمانەوە، حوزوری ئۆپۆزیسیۆن لەوێ، ینی سێ کوتلەی بەهێزی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە و قدرت ینی با بڵێن زەخمی ڕاپەڕینە جەماوەریەکە ئەگەر بتوانین ناوی بنێم لە ڕاپەڕینی جەماوەری، ئەمەش ڕۆلی زۆر گەوری هەبوو لەوەی کە پەرلەمان چوە قۆناغێکی ترەوە. من دواتر قسە لەسەرەوە کە پەرلەمان چۆن لە قۆناغێک و چۆ قۆناغێکی تر و حەزەیەکی گەورە تووشی شۆکێکی گەورە هات، بەڵام بەدڵنیاییەوەتر وردەکارەکانی دیارە. دواتر باسیەکەم لەوەی کە پەرلەمان چۆن بەگوێرەی ئەو قۆناغە نەبوو و بەگوێرەی پێداویستیەکانی قۆناغەش نەبوو. کاک سۆران ئەگەر بمە لای بەڕێزت لەو کاتە جەنابەت یەکێک لە چالاکوانەتگارەکانی
سەرای ئازادی شاری سلێمانی خۆپیشاندانەکانی حەوتەی شوبات ڕۆژانی دوایی بوویت. ئەو هۆکارانەی کاک عەدنان باسی کرد، چه هۆکارە دەرەکیەکان چه هۆکارە ناوخۆیەکان، هەست ناکەی ئێستا زۆر لەو هۆکارانە قورستر لە گۆڕاپانی سیاسی هەرێمی کوردستانە حزوری هەیە، یعنی ئەو شکستە سیاسیە و شکستە سەربازیە و قەیرانە ئابووریە کە ئێستا هەیە 2011 نەبوو. بۆ ئێستا حەوتەی شوباتێکی تر بە فۆرمێکی تر نابێت بۆ ساڵی 2011 بە بڕۆی تۆ حەوتەی شوبات ڕوویدا. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، هەڵبەت ئەو قسەیە زۆر دەکرێت کە دۆخی خەڵک لە ساڵی 2011 کاتێک کە خۆپیشاندانەکانی حەوتەی شوبات ڕوویدا لە ئاستێکی باشا بوو بە بەراورد بەوەی کە دواتر خراپ بوو. بۆ ئەو کاتە ئەم ناڕەزایەتیانە بەم ئاستە گەیشت یا بەو ئاستە گەیشت، بەڵام لە دوای ئەوە ئەمە جارێکی تر دروست نەبووە. ئەو کاتە کەوتنی کۆمەڵێک دیکتاتۆر لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەوروبەرمان لە میسر و تونس و پەلهاویشتنی بۆ مەغریب و بۆ شوێنەکانی تر کاریگەری ڕاستەوخۆی هەبوو لەسەر هەرێمی کوردستان و لە یادیشمان نەچێ ئەو کات سۆز و پشتیوانیەکی زۆر هەبوو بۆ ئەو شۆڕشانە کە بە فعلی ئەوە سەرەتای هەڵگیرسانی شۆڕشی برسیەکان لە تونسەوە پریشتی ئەو شۆڕشانە بەر هەرێمی کوردستان کە و لەگەڵیشی ئەو کاتە ئۆپۆزیسیۆنێک هەبوو تا ڕادەیەک کارا بوو چ لە پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان و داوای گۆڕانکاری ڕیشەیمان لە سیستەمی حکومڕانیە کە لەو کاتە لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوونە، چکە ئەو کاتێک کە ژیانی خەڵکیش باشە داوای ئازادی و مافەکانی بۆ دەستەبەرکردنی زیاتری مافەکانی هەر ڕەوایە. ئەو کاتە ڕاستە نادادی هەبوو، واتە هەموو ئەم دەرەنجامانەی کە ئێستای بینین کەڵەکە بووی ئەو 27 ساڵەیە بە بێ جیاوازی، بەڵام دۆخی خەڵک لە ڕووی بژێویەوە لە ڕووی کارەوە لە ڕووی هەبوونی موچەوە بەڵێ باشتر بوو. ئەگەر نا ستەم و نادادی و گەندەڵی لەو کاتە هەمان ئەو سیستەمی حکومڕانی ئێستا بووە. بەڵام زەمینەی ئەو کاتە ڕۆژی حەوتەی شوبات کە من ئەو ڕۆژە لە کوردستانان نەبووم، بەڵام گردبوونەوەیەک لەبەر سەرای سلێمانی ئەنجامەدرێ بۆ پشتیوانی شۆڕشی گەلانی ناوچەکە. دواتر دەسەڵات دەستی هەیە لە بەلا ڕێدابردنیا و بەڵگەشت بەقەدەر ئەوە لە بەردەستایە کە حەوتەی شوبات بەو جۆرە دروست نەئەبوو ئەگەر دوای ئەو گردبوونەوەی لەبەر سەرای سلێمانی ڕوویدا بەلاڕێیان نەبرایە بە شەقامی مەولەویە بەرەو لقی چواری پارتی دیموکرات و لەوێەوە بەرەو خوارتر و پلانەکە لقی چواری پارتی نەبووە بە تەحدید، بە جۆرێکی تر بووە. بەداخەوە نەزانی ئەوانەی بەرپرس بوون لە لقی چوار و ئەو پاسەوانانەی کە ئیستیفزازی خەڵکەکە ئەکەن و دەست پێشخەرە بن لەسەر شکاندنی گەنجەکە کاردانەوەکان واکە ئاراستەکەی تەواو ڕووی لە لقی چوار بێ، ئەگەر نا لەوێ تێ بپەڕیایە بەو جۆرە ڕووی لە ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتیە کرد ئەڕۆی بەرەو مەڵبەندی یەکێتیش. واتە دەستێک جام دەستە من ئێستا بەرنامەکەمان ئەوە نییە، بەڵام ڕۆژ خۆی دێکە دەربکەوێ کێ لە پشت بەلاڕێدابردنی یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکانی حەوتەی شوباتە لە سەرای سلێمانیەوە بەرەو بارەگای پارتی دیموکرات. یعنی ئەوەی لە بەردەم لەقی چواری پارتی ڕوویدا کار نەبوو، کاردانەوە بوو و بەلاڕێدابردن بوو بۆ ئەوێ و هەردوو یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات ئەم ڕاستیە باشە زانن. ئەمەی بەڕاستێڵی تەحلیلە نەخێر ئەمە معلومەیە و دەستگا ئەمنیەکانیش بەشی ئەوە بەڵگەیان لە بەردەسە و ئەیزانن چۆن کراوە کێش لە پشتی بووە کارکتەرە سیاسیەکانی کە لە پشتی ئەوە بوون. بەڵام دوجار کاردانەوەکان بەو جۆرە بوو کە بەردبارانی لقی چواری پارتی دیموکرات بکرێ و دواتر ئەوان تەقە بکەن بە بیکەیسی هەرچەندە ئەوانی شەڵێن ئێمەش تەقەمان لێکراوە. ئەو لیژنەیە کە بە دواداچوونی ڕاستیەکانی کرد
لە پەرلەمان لەو کاتە لە خولی بەڕێز کاگادنان و برایانی تر و خوشکانی تر لە خولی سێ ئەوانیش ئیتیهامیان هەیە بەوەی لە دەرەوە تەقەیان لێکراوە بەڵام ئەمە خەڵک و خۆپیشاندەر نەبووە تەقەی لێکردوون بۆیە هەموو ئەمانە بە غموزی ئەخەینە ئەولاوە دێینەوە سەر ئەوەی بە فیعلی خەڵک تووڕە و ناڕازی بووە لەم دەموچاوە سیاسیانە ئێستا بڵێ بۆ دۆخێکی تریوا دروست نابێتەوە هەمان دۆخ دروست بۆتەوە چەندین جار بەڵام دەسەڵاتی حیزبی و سیاسی حکومڕانی هەرێم ئەزمموی وەرگرت لە چۆنێتی سەرکوتکردنی ناڕەزایەتیەکان و بەلا ڕێدابردننی خۆپیشاندانەکان ئەزمموی وەرگرت چۆن زیاتر سەرکوت بکە باشتر سەرکوت بکە و نەیەڵێ هیچ گردبوونەوەیەک لە چەند کاتژمێرە تێپەڕێ وەگەر تێپەڕی ئامانجی ناپێکێ بەچی بە بەلا ڕێدابردننی بۆیە ئەوی لە خۆپیشاندانی مامۆستایان لە ماوەی ڕابردوو ڕێیدا و تەشەنەی کرد بۆ پیرەمەگرون بەداخەوە لە ڕانیە و لە کۆیە شەهیدی لێکەوتەوە هەفتەی شوباتێکی گەورەتر بوو بەڵام دەسەڵات ئەزمموی پەیدا کردووە لەوە چۆن ئەم خۆپیشاندانە مەدەنیانە ناشیری بکە دواتر باسی بکەین ئێمە بەشێک لە ئەرکەکەمان ڕۆژانە لە سەرای سلێمانی گرتنی و گەنجانە بوو کە خەڵکێک بەدەست بەلا ڕێیابردن هەموو ڕۆژێک ئەیانوس با بچین پارێزگای سلێمانی بسووتێنین کە لە شوێنی قایم قامیەتی ئێستا بوو نەمانەهێشت پارتی دیموکرات بارگایەکی قوتابیان بوو لاوان بوو هەی بوو لە لای فولکەی یەگرتن هەموو ڕۆژێ مەجموعەیەک دەستی سیخوڕی ئەیهێنانەی بردن بەردبارانی ئەو بارگایەک لەوی بابی سووتێنین لەوە بەڕۆینەوە بەرەو محافەزە بۆ ئەو کاتەش ئەو محاولانانە هەبوو بەڵام لەبەر ئەوەی ئەزمموی بەو جۆرە نەبوو هێشتا بۆیە سەرکەوتوو نەبوو لەوە کە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات لە غەیری یەکەم ڕۆژ بەلا ڕێیا بەرێ یەکەم ڕۆژ بەلا ڕێیا برد ئەوەی لێکەوتەوە و یەکەم ڕۆژ ئەگەر شەهید نەکەوتایەتەوە لە بەردەم لقی چوار تەشەنەی خۆپیشاندانەکان بەو جۆرە نەئەبوو کە دواتر 19 مانگی شەهیدی لێ بکەوێتەوە لە لای مزگەوتی گەورە شەهید بکەوێتەوە بپەڕێتەوە بۆ چەمچەماڵ بۆ کەلار بۆ هەڵەبجە بۆ ئەمانە هەمووی دەسەڵات لێی بەرپرس بوو ئەو دەسەڵاتی کە بەس بیری لە چۆنێتی سەرکوتکردن چۆنێتی کڕینی ئیرادەی گەنجەکان چۆنێتی بەلا ڕێدابردن و ناشرینکردنی بوو کە ئێستا دنیایەک ئەزممویان هەیە لەوە بۆیە جارێکی تر بە هێزێکی ئاشکرای پشتیوانیەوە نەبێ وەکو ئەوەی کە هێزێک خۆی بکا بە خاوەنی بڵێت تەنها ئەوە مامۆستا بڵێ هێزی سیاسی بڵێت تەنها ئەوە مامۆستا نییە لەسەر شەقامە تەنها ئەوە فەرمانبەر نییە ئێمەین وەک کۆمەڵی ئیسلامی ئێمەین وەک بزوتنەوەی گۆڕان و هەر لایەنێکی تر کە تەبەنی ئەوەکە بەڕەسمی بڵێن ئێمەین ئەو کاتە ئێمە ئەچینە پێشی پێشەوە و بەڕەسمی ئەڵێن ئەمە ئێمەین بۆی کەس نەڵێ ئەمە دەستی کێیە و بەلا ڕێیا بەرێ ئەمە نەبێت هەفتەی شوبات بەو جۆرە دروست نابێتەوە کاریگەری هەبێ و ئیدامەی هەبێ زۆر باشە دێمەدا کاک محەممەد ڕۆڵی گەنجان لە هەفتەی شوباتەوە بە تایبەت قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان ڕۆڵێکی بەرچاو کاریگەریان هەبوو من حەزەکەم تۆ ئەو کات لەو کاتە هەم جگەلەوەی کاری سەحەفی و فۆتۆگرافەرەی دەکرد قوتابی زانکۆش بووی وەکو زانکۆی سلێمانی ڕۆڵێکی بەرچاوتان هەبوو لە با بڵێن گردبوونەوەکانی سەرای ئازادی و ڕۆڵی خۆتانتانە وەگەر باسێک لە ڕۆڵی قوتابیانی زانکۆ بکەیتەوە بەڵێ بەنای خوا تەمەن کاکدانە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە مێ ئیزافەتەن بۆ قسەی بەڕێزان بۆ حکمەی بەندە ڕۆژی هەفتەی شوبات فۆتۆگرافەر بووم و لە گردبوونەوەی بەردەرکی سەراوە من لەوێ وجودم هەبوو تاوەکۆ ڕۆشتن بەرەو لقی چوار و دواتر و شەوێ لە خەستەخانە و تا درنگانی شەومانەوە لە نزیک لقی چوارک و ڕۆژنامە نووسێک تاوان قسەی بەڕێزان تەواو بەتایبەت قسەی کاک سۆران زۆر ڕاستە کە ئەم خۆپیشاندانێک بوو بەڕاستی بەلا ڕێدابرا چونکە وەک ئەزانین خۆپیشاندانەکە هەفتەی شوبات کە ڕۆژی پێنجشەممەیە کرد لە بەردەرکی سەرا دەستی پێکرد بۆ پشگیری خۆپیشاندانەکانی وڵاتانی عەرەبی بەهاری عەرەبی کە دەستی پێکرده بوو بەڵام دیارە لەوێ کۆمەڵک دروشم ئەوترانەوە کە خەڵکێک گەنجانیان هانەدا بە شێوازێک لە شێوازەکان زیاتر تووڕیانەکردن و دوای کۆتایی هاتنی خۆپیشاندانەکە لەسەر بڵندگۆی سەراوە ئاماژە بە کۆتایی هاتنی خۆپیشاندان درا لەگەڵ ئاماژە بۆ دراکە خۆپیشاندان لێرە کۆتایی هات کۆمەڵێک خەڵک کە تا ئێستا شانی ڕەنگە لایەنە پەیوەنددارەکان ئەزانن بەڵام بۆ ئێمە ڕوون نەبووتەوە کە کێ بوون وتیان لقی چوار بەرەو لقی چوار
خەڵکەکە بەرەو جادەی مەولەوی ڕۆشتن بەرەو لقی چوار دیارە ئێمە شوکو ڕۆژنامەنووس ئەرکی ڕۆژنامەنووس کە ئاچێتە شوێنێک تەواوکردنی ئەو ئەرکێتی لەوێ تا ئەگات بە کۆتای قەزیەکە طبعا تۆ خەڵکێک بەرەو مەولەوی ئەڕات تۆش لەگەڵ یا ئێمەش لەگەڵ یا ڕۆشتین بەڕاستی ینی زۆر بە سەریحێتوانم بڵێم خەڵکەکە ڕۆشتن لە جادەی مەولەویەوە و لە لقی چواریش تێپەڕین کە ڕەنگە لایەنە پەیوەندیدارەکان ئاماژیان بۆ نەکردی بەس بۆ حکومە ئێمە لێوێ بووین گەیشتنە بەردەم ڕێکخراوە دیموکراتیەکان و بەردەم لە ڕێکخراوە دیموکراتیەکان یەکێتی نیشتمانیان بەردباران کرد پێش طبعا لقی چواریش لە هەمان کاتدا بەردباران نەکرا بەڵام هیچ وەڵامێک لەلایەن ڕێکخراوە دیموکراتیەکان یەکێتیەوە لێ نەبوو بۆ حکومێکە دیارە خەڵکی ڕەنگە لێ نەبوو بێتیان بە هەر شێوازێک لە شێوازەکان وەڵام نەبوو بەڵام دواتر خۆپشاندانەکە زیاتر هاتە بەردەم لقی چوار و گەنجەکان زیاتر تووڕەبوون و بەردەکان زیاتر بۆ هەرچەند هێزانیەکان هاتن هەوڵیاندا تاوەکو تەمەن لە لای کتێب فرۆشەکانەوە هاتن تا نزیک دەرگای لقی چوار هاتن بەڵام خۆپشاندانەکان زیاتر پەرەیسەند تا لە کاتێکە ئەوەندەمان زانی تەمان ئەوانەی لقی چوار لەسەر دیوارەکان وەستابوون و چەکدارەکانیان لەسەر بینای لقی چوار وەستا بوو خەڵکەکەیان ئیستیفزازە کرد و کە ئەوان قسەیانە کرد ئەوان جوابیانیانەوە تەمان تۆش لە هەر شوێنێکە لەو کاتیا بۆ نمونە ئەو گەنجانە لەوێن هەمومان نەزانین لە خۆپشاندانە عەقڵی تاک ئەوەستێت بەتایبەت گەنجێک کە هەست بە بەرپرسیارەتی ناکات کە تووڕە ئەکرێت زیاتر تووڕابێت لە فرسەتێکە بەردەم بابلم بینای لقی چوار چۆڵ بوو هیچ کەسێکی پێوە نەما بۆیە من پێم وایە ئەمە بەرنامە بۆ داڕێژراو بوو تەقەکردن بەرنامە بۆ داڕێژراو بوو و لێرەوە ئەتوانم بڵم چکە من شاید حاڵ بووم لەو ڕۆژەیە کە ڕۆیشتن بینای لقی چوار چۆڵ بوو وردە گەنجەکان هاتنە پێشەوە و بزیاتر بوو بە دەنگە ئەوانە لەگەڵ گەڕانەوەی چەکدارەکان و خەڵکەکانیان ئەوان بەتەقەوە هاتن لقی چوار بەتەقەوە هاتن و تەقەکانیش ئامانجدار بوون بەناو خەڵکەکەیان بوون خەڵکەکە بڵاوی کرد حتا من بۆ حکومەی ڕێک لەو کاتیان لە بەردەم نزیکی دەرگاکەی لقی چوار بووم بەرەو کتێبخانەکان ڕۆیشتم چکە ئەویست لە ئاڕاستی فیشەکان دەرچم بەڵام ئەو خەڵکە ئەو گەنجە لە بەروی شارەزایی نەبوو و نەکەوتۆتە دۆخێکیەوە هەمووی بەرەو فۆتۆسیما ڕۆیشتنەوەی بەرامبەر لقی چوار بوو ئەوانیش بە ئاڕاستی ئەوێ تەقیان نەکرد تەنانەت خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر کەوتبوون بەسەریەکە کە کەوتبوون بەسەریەکە ینی دۆخێکی زۆر ناڕەحەت بوو ئێمە لەم بەرەو لەگەڵ هێزە ئەمنی چالاکی مەدەنیەکان ئەمان بینی کە تەقیان لێکرا بەس چالاکی مەدەنیەکانیش دەسەڵاتیان نەبوو لەو کاتەیە کە تەقە ئەکرا تاوای لە هات هەندێک کەس بە بریناری خۆی ڕاکێشا و دوو کەس بەجێ مابوون لە بەردەم ئەم لای بابڵێن لە بەردەم دەڕابەیەکە کە ئێمە من خۆم شخصی خۆم لەگەڵ دوو کەس لە هێزی چالاکی مەدەنیەکان چینەوە بەرەوە من فۆتۆمە گرت هەردوو بابڵێن ئەو دوو کەسیان هێنایە ئەم بەرەوە کە یەکیان زمناکۆ بوو کە ئێستا بریندار بوو ئەم کاتەوە مانزانی شەید بووە من فۆتۆی ئەوم گرت و ڕێژوانیش کە خی گەورە بە بەهشتی بەرینی شاد بکات و کە سەبووری کە سوکارەکەی بدات کە تا هەرگیز نەک لە دڵی کە سوکارەکەی لە دڵی ئەم میلەتەشا ساڕێژ نابێت ئەو بوو یعنی ئەمانە مەبەسم بۆ بوو ئیسافەتەن بۆ قسەی کاکسۆران و ئەوان نامەوێت زیاتر لەسەری بڕۆم ئەمێ باسی دواتری ڕۆڵی زانکۆ بکەم طبعا ئەمە حەڤەی شوبات پێنجشەمە ڕوویدا ڕۆژی دواتر دەوام نەبووە خۆپشاندانەکان بەردەوام بوو تا ئێمە سەرەتای هەفتە دەستی پێکردەوە گەڕاینەوە بۆ زانکۆ لەگەڵ هاوڕێکانمان بە تایبەت بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی لەوێ کۆبووینەوە کە وەکو ئێمە شۆکو گەنج وەکو خوێنکار قسەیەکمان هەبێت لەم قەزیە تەنانەت لە بیدایەتەوە خوێنکارانی تری زانکۆ وایە نەزانی کە ئێمە دەستێکی دەسەڵاتین بۆ ئەوەی بۆ خەڵک دامرکێنینەوە لەو کاتەیە بەیاننامەیەک دەرکرا بە ناوی گروپی زانکۆی سلێمانیەوە کە ئێمە تەمەن چەند داواکاریەکی تیا بوو یەکیان کشانەوەی هێزە ئەمنێ جوڵە پێکراوەکان کە دیارە هێزێکی زۆری ئەمنی جوڵی پێکرا بوو بە تایبەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە و دواتر ڕادەستکردنی ئەو کەسانەی کە تەقییان کردووە و دادگایکردنیان ئەلێرەوە گروپی زانکۆی سلێمانی دەستی پێکرد لە جوڵانەوەیەکی بچووکە و وردە بەشەکانی تر هاتنە ناو جوڵانەکە ئێمە سەرەتا خۆپشاندانەکانمان لە ناو زانکۆی سلێمانیەوە دەست پێ کرد ڕۆژانە لە ناو زانکۆی سلێمانیەوە خۆپشاندانمان نەکرد ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک نەچوینە سەرا چکە ئەمانزانی دەستێک هەیە ئەوێت ئەم خۆپشاندانانە بەلاڕێدا بەرێت وەکو کاکسۆران ئاماژەی پێکرد ئەمە بیدایەتی زانکۆ بوو کاتوانین دواتر زیاتر لەسەری لە حوشەی زانکۆیەوە ڕۆژانە وەکو بڵێ چەند سەعاتێک خۆپشاندانە دوایی هینەوە سەرەوەی کە ئێوەش چوون سەرای ئازادی و بوون بە بەشێک لە خۆپشاندەران کاک عەدنان بینەوە سەر ڕۆڵی پەرلەمان لەو کاتەیە
وەک ئاماژەی پێکا سێلایەن ئۆپۆزیسیۆن بوون و بە جۆرێک لە جۆرەکان فشاریان لەسەر سەرۆکایەتی پەرلەمان دروست کردەوە بوو یەک دوو لیژنە پێکات دوو بڕیار دەرکران من ئەمێ وردەکاری ئەو دروستکردنی ئەو لیژنانە و بەکوێ گەیشتن و ئەو بڕیارانە بەکوێ گەیشتن چیان دێهات بۆ دوایی بە جۆرێ لە جۆرەکان پاش گەزبوونەوەی پێوە دیار بوو لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە فەرموو. ئاسپاس تەواان بۆ خۆی ڕووداوەکە ڕووداوێکی گرنگ بوو و دەلالەتێکی زۆر گەورەی هەبوو لەوەی کە ناڕەزایەتی خەڵک لە ئاسێکی زۆر بڵندایە و ئەو یەکە بۆ شێوەیە تەقیوەتەوە خەڵک ئامادەی باشدانێتی و خەڵکی کوردستان خوازیاری گۆڕانکاریە لە واقعی سیاسی لە کوردستاندا و دروشمەکان بەشێکی گرنگی دروشمی سیاسی بوون و پەیوەست بوو بە واقعی سیاسی لە کوردستانە ئەمە گرنگێکی بە خۆپیشاندانەکەتە بەڵام گرنگێکی تری شێوە بوو کە هاوکات و هاوزەمان و ئەتوانە بڵێم دەرهاویشتەی واقعیکی تازە بوو لە هەموو ناوچەکە و بینیمان ئێمە حکومەتێکی و ڕژێمێلێک ئەوە داڕوخات لە شەو ڕۆژێکدا ناڕەزایەتی خەڵک لە هەموو منتیقەکە لە پرەسەندن نابوو ئەمە جۆرێک لە ترس و وحشەت و خەوفێکی زۆر گەورەی لای دەسەڵاتدارانی کوردستان دروست کرد بەتایبەت لە هەولێر و کاتێک ئێمە لە هەولێر بووین مەترسیکی زۆر گەورە کرا لەوەی کە وەکۆی خۆیان گوتنی ئەم ڤایرۆسە لە دەرەوە نەقل بێ بۆ کوردستان و لە کوردستانیش لە سلێمانیش نەقل بێ بۆ شارەکانی تر بەتایبەت بۆ پایتەخت لەبەرەوەی دیارە زەمینە بابەتەکەی هەیە و خەڵک هەمووی ناڕازیە لە دەسەڵاتە لە کوردستاندا ئەمە وەک باسم کرد ترسێکی گەورەی دروست کرد و وەکەوەی ئاگادار بووین بەشێکی زۆر لە دەسەڵاتداران لە هەولێرە لە ئارایشێکی زۆر سەختدا بوون لە هەم لە ڕووی ئاسکەریەوە هەم لە ڕووی تەنانەت ترس و خۆفێکی گەورەشیان هەبوو کە لە ناو خوتی هەولێرە بمێننەوە وەکەوەی زانیاری هەبوو بەشێکی زۆر لە بەرپرسەکان هەولێرانەدا هەولێری شۆڵ بکەن چکە چاوەڕێ ئەکرا لە ئانوسانە بگاتە هەولێر و خۆپیشاندانەکان هەولێریش بگرێتەوە دیارە بەداخە هەولێری نەگرتەوە ئەوەش هۆکاری خۆی هەیە کە معلومی هەمومانە لێرە پەرلەمانی کوردستان دیارە ئەوکۆی کاک سۆران باسی کرد ینی ئۆپۆزیسیۆنێک چ لە ناو پەرلەمان و چ لە درۆی پەرلەمانە چالاک بوو حزوری هەبوو قسەی هەبوو مەقولاتی هەبوو و ڕۆژانە لەسەر هەموو پرسە گرنگەکان چ لە بودجە چ لە مەسەلەی سیستەمی حکومڕانیەوەوانە قسە و تێڕوانین و بۆ شووری خۆی هەبوو ئەمە کاریگەریەکی زۆر گرنگی دروست کردبوو لەوەی کە پەرلەمان جوڵی تێکەوتوو لە ئەساسدا جوڵی تێکەوتوو بەهۆی ڕۆڵی ئۆپۆزیسیۆنەوە لە پرسە گرنگەکان کە پێوەستە بە هاوڵاتیەوە تقریبا پەرلەمان لەوەی کە لە بنایەکی داخرا و بە هەندێک پرس و ئەوانەوە بوو بە مەیدانێک شوێنێک جێگایەک بۆ کاری جموجۆری جەماوەریەوە وەکو داخوازەکانی جەماوەرە کە ئەم ڕووداوەش ڕوویدا پەرلەمان بەخۆی زۆرینە دەسەڵاتدار بوون تووشی شۆکێکی گەورە هات تووشی هەزەیەکی زۆر گەورە هاتووە لایەنی دەسەڵات لەوێ تەنها لەو لەحظە لەو کاتانەدا وەکو هەموو دەسەڵاتێک لە جیهاندا وەکو هەموو شۆڕشەکانی تر ئەو شۆڕشانی کە سەرت نەکەوتون لە هەوڵی ئەوەیەدایە چۆن بتوانێت ملی خۆی بخەوێنێت بەرامبەر بە ئەو باهۆزە ئەو گڕەکانی کە بۆی هاتووە دواتر جارێکی سەر بەرزکاتەوە ینی جارێکی تر سەر بەرزەکاتەوە ئیدامە بە ژیانی خۆیدا وەکوی پێشتر کردوێتی بۆیە هەنگاوەکانی ئەوان تقریبا بەشێکی بڕاستە هەوڵدان بوو بۆی بکرێتەوە لە سلێمانی و هێز بنێرێت و چاوسورکردنەوە لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڵام بەشێکی گرنگیشی ئەوەیە کە خراوانەوە پەرلەمانەوە لە پەرلەمانەوە سەرەتا وەکۆی باس کرد لژنەیەک تەشکیل کرا لژنەیە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم مۆزوع بڕیاری ژمارەیەک هەوڵدان بوو بۆ ئەوەی کە ئەم کەش و هەوایەکە بکرێتەوە ینی با بڵێن گوێکردن لە داخوازیەکان پێکێنانی لژنەیەک گەڕانەوەی هێزەکان بۆ شوێنەکانی خۆیان و ئەمانایە و داواکردن لەوەی کە پیاچوونەوە بە کۆمەڵی مەسائل ئەمانە ئەمە هەنگاوی یەکەم بوو ئەوەی کە پێوترێ بڕیاری ژمارەیەک هەنگاوێکی باش بوو بۆ ئەوەی ینی لەو ڕوانگەیەوە بۆ ئەوەی کە درکێکی باشی و مەسەلەکەی بکرێتنەوە پەرلەمانەوە دواتر پەرلەمان لژنەی تەقەسی حقایق با بڵێنەوەی لژنەکەی نرد و لەگەڵ بەشێکی زۆر لە چالاکوانەکانە گفتوگۆ کرا و قسە کراوانە کرا دواتریش چالک ینی باڵێن خۆپیشاندانەکە لە سلێمانی چۆ ئاسێکی بەرفراوانترەوە لە خۆپیشاندانێکی لە ناڕەزایەتیەکی ئاوا بۆ شەوەی ڕۆژی یەکەمەکانەوەوانە تێپەڕی لەوەی کە بوو بە جۆرێک لە مهرەجانی ناڕزایەتی ڕۆژانە دووبارە بووەوە هەیەتیشی بۆ دروست بوو هەیەتش ڕۆژانە لە گفتوگۆ لە حیوارە بوون و کۆمەڵێ تێڕوانین و تێگەیشتیان هەبوو لەسەر کۆی پرسە گرنگ و ئەساسیەکان ئەم هەنگاوی دووەمە هەنگاوێکی زۆر گرنگ و کاریگەر بوو لەوەی کە دواتر شێک بەڵگەیەکی پەرلەمان لە هەموو مێژووی پەرلەمانە بەڵگەیەکی وا گرنگ و هەستیار
بڵاو نەکراوەتەوە کەوش بڕیاری ژمارە 2 بوو ناونرا بڕیاری ژمارە 2 یان چکە لەو کاتانە پەرلەمان جگە لەو کارانە هیچی کاری هیتری نەکرد پەرلەمانی کوردستان تەرخان بووە طبعا ئەوە باباسی ئەو بکەم کە گفتوگۆیەکی زۆر گەرم و گوڕ لەنێو خودی پەرلەمانە لەنێو هۆڵی پەرلەمانە دروست بوو لەسەر پرسە گرنگەکانی کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە قسەکردن لە سیستەمی حکومڕانی لە مامەڵەکردنی دەسڵات لەگەڵ کۆمەلگا خەڵکی کوردستاندا لەسەر بەهادەردانی پارە لەسەر هەموو ئەو جمگە گرنگانە گفتوگۆیەکی زۆر گەرم و گۆڕکرا لە پەرلەمانەوە تەنها لایەنە ئۆپۆزیسیۆنەکان نەبوو لایەنەکانی تریش وەک باسم کرد تووشی هەزەیەکی گەورە هاتوبوون جا هەزەی ترس بوو لەوە هەزەی بەئاگاهاتنەوەی وجدان بوو یا هەر شتێکی تر بەڵام هەموو لایەنەکان بەشدار بوون لەو گفتوگۆیەوە هەموو لایەنەکان تقریبا قسەیان لەسەرەوە کرد کە ئەمە ناتوانێت ئیدامێ بدات ئەم شێوازی حکومڕانیت دەبێت کۆتایی پێبێت دەبێت گۆڕانکاری بەخۆی بکات گۆڕانکاری نەکات تووشیدا ڕوخان دێت ڕمان دێت دواتر بڕیاری ژمارە 2 بوو بڕیاری ژمارە 2 وەک باسم کرد وەسیقەیەکی زۆر گرنگە لەبەرەوەی ئەو بڕیارە دەستی بردوبوو بۆ کۆمەڵێک مەسائلی زۆر گرنگ کە پێوەستە بە کۆمەلگاوە هەر لە بێتە خوارەوە لە سیستەمی حکومڕانیەوە هەر لە مەسەلەی ڕۆڵی سەرۆکایەتی هەرێم ڕۆڵی ئەنجومەنی وەزیران ڕۆڵی پەرلەمان ڕۆڵی کۆمەلگای مەدەنی هەموو ئەو مەسائلە گرنگانەی کە پەیوەستن بە ژیانی هاوڵاتیانەوە و دواتر بێرە سەر ڕێکخستنەوەی کۆمەلگا بۆ نمونە ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە لەوێ بە واضحی لەو دقە باس لەوە کرد کە میلیشای حزبی نابێ بمێنێتەوە ئەو کرد ئاسایش نابێ ئاسایشی حزبی بێتە موسسەیەکی نیشتیمانی و ئیتر چیتر حزب دەبێت دەست کۆتاک بکرێت لە نێو کۆمەلگا لە زانکۆکانەوە لە مزگەوتەکانەوە لە ناوەندی کار و بابرێن وەزیفی و ئەمانەدا یعنی طبعا خاڵی زۆر گرنگی تێدا بوو وە سەیرەکەیش لەوە بوو کە ئەوەی کە خاڵێکی زۆر گرنگ بۆ ئەوەیە کە ئەم وەسیقە گرنگە بەکۆی تقریبا بەکۆی دەنگی پەرلەمان ینی بابرێن 3-4 کەس کە لەبەرەی ئۆپۆزیسیۆن بوون دەنگیان پێنەدا ئەویش نەک لەبەرەوەی کە وەسیقەیان پێخرا بوو داوایان کرد وەسیقەیەکی باشتریش وەسیقەیەکی باشتری کە من پێما بوو هەڵەیان کرد بەڵام زۆر ینی هەموو لایەنەکانی دەسڵات جگە لە 1-2 ئەندامی پارتی کە ئەو ماوەیە هاوارێنە کردیان کاکە ئەم دەنگدان لەسەر ئەم وەسیقەیە و سەپاندنی ئەم وەسیقەیە ئەوە کاکە ئێمە اعترافەوەکەین کە بەفعلی اعترافەوەکەین کە لە کوردستان میلیشایە اعترافەوەکەین کە حزبی وایە اعتراف بکەین بەڵام سەرۆکایەتی پەرلەمانە و کاتە گوێی لەوە ناکرد ینی با بڵێن استراتیجێکی وازحیان هەبوو لەوەی کە لەبەرەوەی ئەمە نابێتە واقع عمل کاری لەسەر ناکرێت و دیارە خۆپیشاندانەکان وردە لەم ئەم منتیقەیە قەتیسمان لەم منتیقەیە ناگاتە شوێنەکانی تر بۆیە ئەو بەڵام گرنگەکە لە دەنگدانەکەش دەنگدان لەسەر ئەو وەسیقە گرنگە کە بەکۆی تقریبا باس یەکەم بۆ منە لە 100 ئەندامی پەرلەمانە 111 ئەندامی پەرلەمانە بەڵێن بە هەموویەوە پێم وابێ بە هەموویەوە 6 ئەندام پەرلەمان دەگیان بۆ ئەو مۆسیقەیەدا هەموو ئەندام پەرلەمانەکان دەنگیان ئەوەی کە حضوری هەبوو و ئەو فترانە بوو کە هەموو ئەندام پەرلەمانەکان حضوریان هەبوو لە پەرلەمانەوە گفتوگۆی لەسەر کرا بەڵام طبعا دواتر وەک باسم کرد کە ئەوان چاوەڕوایانە کرد ینی بەما یانویست سوود لە کات وەرگرن و کات وەرگرن لەوەی کە ئاراستەکان بەرەوکوێ ڕوا بەرەو تونتر بڕوات ئەوە ئەم وەسیقە گرنگە ینی ئەم بڕیارە ژمارە 2 ئەکرێ بە قانون بە یاسایەک دەرەکرێت و لەوە قایا بڵاوەکرێتەوە و کاری لەسەر ئەکرێت وردە ئەوانەی کە ممکنن کاری لەسەر بکرێت بەڵام کە خۆپیشاندانەکانی تر کبۆوە تا حد یا قەتیسمایەوە لە هەندێک منتیقەیە نەیتوانین سنووری دێگەڵە تێپەڕێنێتوانە دیارە پارتی جارێکی تر بە عقڵەتی ئەوەی مامەڵەی کرد تا ئەم لەحزەیە تا ئەم ساتە وەختە بە لەحزەیەوەی بە عقڵەتی ئەوەی کە ئەو وەکەوەی کە نەبوو بێت وەکەوەی ڕووداوێک یعنی ڕووداوێک کە شەرمی لێ بکەن وەسیقەیە کە شەرمی لێ بکەن لەوەی کە بەڕەسمی بڵاوی کرد طبعا داوای زۆر کرد داوامان کرد کە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی دەنگی پەرلەمانتاران بووە و هەر لەوێژ وترا سکرتێری پەرلەمان وتی ئەم وەسیقەیە بڕیاری ژمارە 2 پەرلەمانی کوردستانە بەڵام دیارە معلومە کە کاری لەسەر نەکراوە دەریش نەکرا بڕیارێکی ڕسمیش ئەو کاتە تۆ چالاکوان بوویت بەڵام ئێساندانی پەرلەمانی ئێستا کە لە پەرلەمانی کوردستانای ئەگەر بگەڕینەوە بۆ دواوە تەسەوڕەکەی پەرلەمانی کوردستان ئەو بڕیاری ژمارە 2 کە بڕیاری ژمارە 2 سەرنگۆم کرا بە تەسەوری تۆ لە ئاستی ڕووداوەکانە بوویان بەڵێ طبعا ئەگەر دەقی بڕیاری ژمارە 2 ئەوەی کە ون کراوە بیخوێنیتەوە داخوازی هەنووکەیی و هەمیشەیی خۆپیشاندەرانە توانم بڵم بە دەستکارێکی کەمەوە بۆ بە بڕیار بەڵام ئەوەی کاغەدنان وتی ڕاستە سوودیان لە کات بینی بوو
لە سەرکوتی خۆپیشاندانەکانە ئەو وەسیقەیان ون کرد و لە وەقایع نەشر نەبووە و پێم وایە لە پرۆتۆکۆلیش من نازانم تۆمار بۆیان نە تۆمار بووە بەڵام برای بەڕێزمان کاک عەبدوڵای مەلانووری دیارە چوو بوو دەقەکەی لە تۆمارە ڤیدیۆیەکە جارێکی تر هێنا بۆ ئەگینا هەر نەئەزانرا دەقی بڕیارەکە چۆنە چکەونیان کرد بە فیعلی لەم خولە کاک نزارێکێک بوو لەوانەی کە زۆر موهتەم بوو بەوەی ئەم بڕیارە بێنینەوە بزانین معالەجەیەکی بکەین جارێکی تر چکە و بڕیاری پەرلەمانەوە کاگەدنانەڵێ سەروی 100 ئەندام دەنگی پێداوە لە ڕاستیە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە پێش پەکخستنی پەرلەمان ئێمە پرسەمان بە یادداشتێک بەرز کردەوە و دەقی بڕیارەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان گەڕا ئەویش دۆزیەوە بەڵام بەداخەوە هیچ معالەجەیەکی نەکرا کاتێک کە تەماشای بڕیارەکانی ئەو ساڵی پەرلەمانەکەی بڕیاری ژمارە 2 ئێستا لە وەقایع شتێکی ترە شتێک بە ناوی بڕیاری ژمارە 2 نەیان هێشتووە و ئەو بڕیارە بەڵە گرنگ بووە لەو کاتە دادگایەک شوێنێک نییە سکاڵای لەسەر تۆمار لەسەر ئەم بابەتە ئەنە خێرچکە ئێمە دادگای دەستوریمان نییە بە حکمەوەی دەستوریشمان نییە شوێنی یەکلاکەرەوەمان بۆ پرسانە نییە و سەرۆکایەتی پەرلەمان بۆیە گرنگە لە دەست هەر لایەنێکتیایە باڵادەست بوو دەتوانێت ئەوەی کە دەیهێنێتە بەرنامەی کاروەدەوەی دەبێتە بڕیار و یاسا ئەوان دەتوانن تەحەکوم بەو پرسانەوە بکەن بۆ ئەو کاتە سەرۆکایەتەکە یەکێتی و پارتی بۆ بەتەنها بڕیارەکەیان دوای سەرکوتی خۆپیشاندانەکان ون کردووە لە کاتێکە هەمووی بەڵێ بڕیارەکەیان سەرنگوم کرد ئەوەی کە دەڵێن بڕیاری گرنگ بۆ پرسی دەستور تایە باس کراوە پرسی ئەوەی کە ئێستا دوجار ئەگەر تەماشا بکەی یەکێک لە خاڵەکانی ئەو بڕیارەی ژمارە 2 یەکخستنی هێزی پێشمەرگە بووە لە ناو دامەزراوەی حکومڕانی لە دەرەوەی حیزب کاک سۆرانی بپرسم ئەو خاڵانی لە بڕیاری ژمارە 2 هاتووە ئەگەر جێبەجێ بکرێت لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە هەرێمی کوردستان بەم ڕۆژا گەشت ئەزانی ئەگەر جێبەجێ بکرایە بە دڵنیاییەوە کاری باشە کرا و دۆخی هەرێم ڕەنگە بەمڕۆ بەم جۆرە نەگەشتی نایە هەرچەندە دەسەڵاتەکە نە ئەمە تا بگا بەمە چکە تۆ هێزی حیزبی نەهێڵی هەموو هێزی چەکدار بکەیتە هێزی دامەزراوەیی هەموو هاو نیشتیمانیان و مەسئلەی دەستور بێنیتە پێشەوە ئەبووین بە خاوەنی دەستور هەنگاوی گرنگمانەنا هەرچەندە ئەوەی کە ئەم حکومڕانێتی داڕزانوە گەندەڵی دارایی کرۆکەکەیەتی وەکو چۆن گەندەڵی سیاسی و کارگێڕیش وێرانی کردو بەڵام کاتێک کە دەبن بە خاوەنی نەوت لەو کاتەشە دەستپێکی ئەوە بوو کە ئیتر لە شیرینی نەوتیان نەخوارد بە ملیارات دۆلاریان لەبەردەستا بوو بۆیە ئامادە نەبوون هەرێمی کوردستان بەرەو ئەو وڵاتە دامەزراوەیە بەرن کە لەو بڕیارە هەبووە هەرچەندە خۆ لە ئەم خولەی پەرلەمان یەکێک لە خاڵەکانی بڕیاری ژمارە 2 گوتم مەسەلەی هێزی چەکدار بوو بە بڕیاری ژمارە 19 دەرمان کرد و تەسبیتیش بوو بەڵام جێبەجێیان نەکرد ئەوە جارێکی تر لە پرۆژە چاکسازیەکەی کە هاتوۆتە پەرلەمان هەمان پرسی پێشمەرگە و لیستی پێشمەرگە و یەکخستنی هێزەکان و نەمانی هێزی چەکدار لە دەرەوەی دامەزراوەی وەزارەتی پێشمەرگە بۆتەوە بە پرسێکی گرنگم جارە لە ڕوانگە داراییەکەوە دەمانەوێت ئەم هێزانە چاکەینەوە و لیستی پێشمەرگە پاکەینەوە و پلەبەندی و ئەوەی کە پێیان داوە لە ماوەی ڕابردووە بۆیە ئێمە هەر بەردەوامین و چەند بڕیارێکی تریش کە هەبووە دیسان ئەمانەش هەر بەرهەمی ئەو داوای چاکسازی و داخوازیە هەمیشەی و بنەڕەتیانە بووە کە خۆپیشاندەران لەو کاتا داوامان کردووە و دواتر چۆتە پەرلەمان بۆ بە وەسیقەیەک وەلە ون کراوە بەڵام کاریگەریەکانی هەر ماوە وەکو دەژوترێ بەردەوام ئەگەر ئەو کاتە وەڵامی داخوازی خەڵک بدرایەتەوە زۆر شتی تر هەبوو ڕووی نەئەدا کاک نزار بەخێر بیت چەندێک دواکەوتی سوورتەفاهمێدون باسمان هەندێک ڕاهەم کرد لە خۆپیشاندانەکانی حەوتی شوبات بەڵێ
لجنابت وكو چالاگوانێک لەمێ بپرسم ئەنجومەنێکە بۆ بەلای ئەنجومەنی کاتی سەرای ئازادی ڕۆڵی ئەم ئەنجومەنە لە دوای ڕۆژی یەکەمی حەوتی شوباتەوە لە ڕێخستنی خۆپیشاندانەکان لە ناوچەی ئەوەی پێی ئەوترێ بەردەرکی سەرای شاری سلێمانی دوای لەلایەن خۆپیشاندانان ناونرا بوو سەرای ئازادی ڕۆڵی ئەم ئەنجومەنە کاتیە چی؟ ئێمە ئەو ئەنجومەنی کاتیە هەر ناو جەرگەی خۆپیشاندانەکانەوە دروست بوو منی تیام و کاکسۆرانیش ئەو ئەنجومەنە زیاتر خۆمان یان ئەمان ویست ئەدەبیاتێکی وا دروستکەین بۆ خەڵق کە خەڵق ئەو ئەنجومەنە ئاجوڵێنێ ئەژنا ئەم ئەنجومەنە ئەوە نییە قەرار دەرکات و بڵێن شتی چارەنووسازی دەرکات ئەو شتانە کە هەبێت لە ناو خەڵقەوە چی بێت ئێمە بەزەوەی دایە ڕژینەوە داشمان ڕشتەوە کردمان بە بڵێن دوو جۆر داواکاریمان داڕشتەوە داواکاری هەنووکەیی کە هەر ئێستا جێبەجێکرێ و داواکاری ئایندەیش کەوانە بێ کە بۆ شتی بڵێن زیاتر پەرلەمان قەراری لەسەر بات و بێ بە مەسەلەیەک بۆ ئایندە زیاتر ئێمە ئەنجومەنەکە خەڵقی نائەجوڵان خەڵقەکە ئەنجومەنی ئەجوڵان و گوتارەکانمان لە خەڵقەکەەوە وەرەگرت کاری ئێمە کە بەس کارێکی لۆجستیکی بوو ڕێخستن بوو بڵێن ڕێخستنی ئەو خۆپیشاندانە بۆ تەنزیمکردنی بوو نوەری مەسەلەی حیزبەکان بۆ تەنزیمکردنی جۆرەها خەڵق و تەیار و ئایدۆلۆژیا و فکر و حیزبی گەورە و حیزبی بچووک و ئەمانە هەمووی هەرچی معارەزە هەبوو لە هەڤەی شوباتە هاتبوو یعنی کە ئێمە ئەڵێن هەڤەی شوبات هەموو ڕەنگەکانی کۆ کردبووە ئەو ئەنجومەنەش ئەیتوانی ئەو ڕەنگانە هەمووی ڕێک بخات و بە شێوەیەکی وا تەوجیهی کاکە وێنێکی جوان دوجار پیشان بین و ڕەنگە تا ڕادەیەک سەرکەوتوو بین و بوو بێتین و ڕەنگیش لە هەندێک شوێنیشە سەرکەوتوو نەبین نەبوو بێتین ئەو ئەنجومەنە توانیمان ڕۆژنامەمان هەبێ هەموو ڕۆژێک ڕۆژنامە دەرەچوو بۆ تەختەی هینەکان بۆ هەروە وەفدی ئەنار بۆ شار و شارۆچکەکان یان ئەو زیاتر ئەو جۆرە کارانەمانە کردوە یەکەم جار بۆ خۆپیشاندان لە کوردستاندا بۆ شێوەیە ڕێک بخرێ و ئەنجومەنێکی باڵا هەبێ کە لە خەڵقی مختاز یان لە خەڵکێک کە ماندوو بێتین لەو مەسەلە یان کاریان لەو مەسەلەیە کرد بێت کۆکرا بێتنەوە و ئیشەکانیان ئاراسە بکەن. یەکەم ڕۆژ لە حەوتەی شوباتە خۆپیشاندانەکان بە مەبەست بەلاڕێیاندا تا چەند ئەم ئەنجومەنە لە ڕۆژانی دواترە توانی سنوورێکدا بنێت بۆ بەلاڕێکردنی خۆپیشاندانان من باوەڕ ناکەم یان ئەو ئەنجومەنە توانی بێتی نەیهێشت بێ گوتاری حیزبی بچێتە ناو ئەو خۆپیشاندانەوە ئەو ئەنجومەنە بۆ خۆشی لەوانی هەندێک جار کاریگەری متەئەسیر بێ بە ئەو گوتارانە چکە گوتارانە زۆر بەهێز بوون ئەو سێ حیزبە گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی زۆر بەهێز بوون واروانەوەش کاریش باشیان نەکرد ناو مەسەلەکانە بۆیە گوتاری حیزبی زۆر بڵێن سەیطەڕی کرد و بە سەر مەسەلەکەیە بەڵام لە چوارچەوەی ئەخلاقیاتی خۆپیشاندانی خەڵق یان کە ئەو وێنەیەمان یەکەم ڕۆژ ئەگەر باسی بکەیت بەڵێ ئەو ئەنجومەنە یان بڵین هەر گوتاری خەڵکیش بەو شێوەیە لە شایستیمانە خەڵکێکی مەدەنی بووە بۆیە لەگەڵ ئەنجومەنەکە توانیمان هەماهەنگێکە ئاسان بکەین کە ئامانجی ئەم خۆپیشاندانە چاکسازیە و هەروەها وەسیلەی ئەم خۆپیشاندانە مەدەنیەتە و شۆڕشێکی سپیە کە بە شێوەیەکی مەدەنی بمانەوێت قۆناغێکی گواستراوە دروستکەین لە قۆناغێکی کە حزب گەندەڵێکی زۆری تیا کردووە حزب پەیمەنی بەسەر کۆمەلگاکە کردووە ئەم کۆمەلگایە لە حزب جیاکەینەوە حزب و کۆمەلگالێکی جیابێتەوە شەفافێتە بێ یان ئەوانەی کە لە دوای بوو بە بڕیاری ژمارە دووش کە ئێمە ئەو شتێک کە باسیشم کرد هینمان بۆ دروست کرد لێژنەمان بۆ دروست کرد کە داواکاری هەنووکەیەکان و داواکاری ئایندەکان لێکتی جیا بکەینەوە و پێشکەشی پەرلەمانمان کرد پەرلەمان خۆیان هاتن بۆ ساحەکە نەک ئێمە بچین هینەکە بوو کە ئێمە بچین بەڵام دوجار ئێمە ئەومان ڕەت کردەوە کە بچین بۆ پەرلەمان خۆیان هاتن لە ناو ساحەی سەرای ئازادیە پاکێجەکەی ئێمەیان وەرگرت و نەخشە ڕێگاکەی ئێمەیان وەرگرت و بەڵێنیاندا کاری لەسەرکردنەوە بە زۆر بە سەریعیش کاریان لەسەر کرد بەڵام ئیتر دوجار حیزبی کوردی ئەو بڕیارە گەورەیە کە ژمارە دووە لەسەر ڕەفەکە دایناویتە هیچ ئیشێکی پێ نەبوو پەرلەمانتارێک کاک عەبڵای مەلانووری توانی بیدۆزێتەوە و لە هاوڵاتیا بڵاوی کردەوە پاشان ئەمە هەرمایەوە بەڵام ئێمە وەکو چالاکوانی کۆمەلگای مەدەنی ئیتر هەندێکمان بووین بە پەرلەمانتار وەکو کاکسۆران یەکێ بلەوانەی کە ئیتر
چۆ ناو پەرلەمانەوە ئێمە دیسان وەکو چالاکان چینەوە بۆ لای بۆ پەرلەمان و فشارمان خستە سەر پەرلەمان کە ئەو بڕیارە بدۆزنەوە و ئەوانیش مهتەم بوون بۆ مەسەلەیە دیسان مەسەلەی بڕیاری ژمارە دوو چکە کاتی خۆی لە وەقایع بڵاو نەکرایەوە هەروە ئیهمال کرا کەشێکیش لە وەقایع بڵاو نەکرێتەوە نابێ بە بۆی کەوا حکومەت جێبەجێکە و حکومەتی ئێستا جێبەجێ نەکراوانی تریش بڕیارەکانی تریش بۆ ئەو برادران باسییان کرد هەر بڕیاری ژمارە دوو بوون لە شوێنی ترە بۆ بە بڕیار بام دیسان هەر حکومەت جێبەجێ نەکردووە و قەت ئەو بڕیاری ژمارە دوو مڕادفەکانی ئەو بڕیارە قەت ئەم حکومەتش کە سواردوانە جێبەجێ ناکەن چکۆ جێبەجێ بکەن سەری خۆیان نەخوات بەڵێ ئەو بابەت و هەرومەنجەنێ و خۆی دەرەکانی هەبوون لە دڵ ئێستاە ئێستا بابەت یاریی کوردستان چیمان پێڵە ئێستا بڵین ئێمە لە حەفەی شوباتا داوای هەندێشتی بەسیتمان ناکرد داوایشتی گەورەمان نەکرد خۆ دەزانی کۆمەلگای کوردی لە دوای شەڕی ناوخۆوە ئەمانیش ئەوە چاک بکەین ئەو کارە ساتانی کە شەڕی ناوخۆ دروستی کرویان ئەو شانی کە شەڕی ناوخۆ لێی هێژەم کۆمەلگای بێ بە کۆمەلگایەکی موسەساتی حیزب و حکومەت تێکەڵا بوو شەفافیت نەبوو هەرکەس بۆ خۆی بوو ئەمانە ویسمان ئەمانە چارە سەرکەین نەوت بە قاچاق نەڕوە شت ببێ بە دامەزراوە بێت کۆمەلگایەک بێت لە کۆمەلگای مەدەنی بچێت ئەم شتانە هەمووی تێکەڵا بوو ئێمە ویسمان ئەوە بکەین ببێ بە یانداوای دیموکراسیەتمانە کرد داوایشتی گەورەمانە کرد بەڵام ئێستا داوای چیەکەین داوای نیوەموچەیەکەکەین کە بدرێ هیچ لە کاتی خۆشا بدرێ یعنی ئێمە زۆر لە ڕووی کەسایەتی سیاسی کۆمەلگای کوردیەوە زۆر بەرەو دواوە چوینەتەوە لە سای گەندەڵی ئەم حیزبانەوە ئەویش سەرەتا کە ئێمە داوای ئەو شتانەمان کرد ئەم حیزبی کوردی کردی بە بڕیاری ژمارە دوو بەڵام لەبەرەوەی کە عەقڵێتێکی قاچاقچیەتیان هەیە عەقڵێتێکی خێڵەکیان هەیە نەیانتوانی بە موسەساتی بڕۆن و دزیش بازاری شێواوی ئەگەر ئەو بڕیارانی ژمارە دوویان ئەو پاکێجانی دوایی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنە ئاڵوگۆڕیان پێکرا ئەمانە جێبەجێ بکرایە یان خۆیان نەئەمان بەڵێ باسمان لەوە کرد خوێندکارانی زانکۆ خۆناغی زانکۆیان بەجێش و چۆن لەسەر شەقام و لەگەڵ هاوڵاتیان و خۆپشاندەران ئەو وێرانەی کە ئێستا ئێمە بینین ئێوەش ئاوێتە بوون تێکەڵاو بوون بە بڵێن خۆپشاندەرانی سەرای ئازادی ئێوە چ ڕۆڵێکتان هەبوو تێکەڵاوبوونی تابیانی زانکۆ بەشێ لە مامۆستانی زانکۆ چ ڕۆڵێکی هەبوو طبعا ئەو گروپی زانکۆ کە دروست بوو و خوێندکارانی زانکۆ دواتر یەکدەنگ بوون لەسەر ئەوەی کە ئەو داوایانی کە خۆپشاندەران هەیان بوو دەبەرەوەی داوای ڕەوابوون خوێندکارانی زانکۆش بە هەمان شێوە کە بەشێکی ئەم کۆمەلگایان هەمان داوایان هەبوو بۆیە تا مودەتێکی زۆر ئێمە لە ناو زانکۆیان توانیمە بمێنینەوە ڕۆژانە کار و چالاکیەکان لەوێ جێبەجێ ئەکرا بەڵام سیرکرا دەسەڵات گوێ لەمە ناگرێت و پێیوە ینی خەریب وای لێ هات ئەبووە هۆکارێک بۆ ئەوەی کە خۆپشاندانەکان بەرەو کببوونەوە بڕوات و دەسەڵات زۆر هەوڵی ئەوە شێدا کە کپی کاتەوە بۆیە ناچار گروپی زانکۆ بڕیاری ئەوەیدا کە بچێتە پاڵ خۆپشاندەرانی سەرا و لەگەڵ ئەوانە ڕۆژانە لە دوایی دەوام یاخود بەشێکیان کە ئەو کاتە دەوام وەکو پێویست نەبوو و هۆڵەکانی خوێندن چۆڵ بوون بچنە سەرا لەمەیە ڕۆڵێکی زۆر کاریگەریان بینی کە دووبارە گروتینێکی زیاتریدا بە جەماوەر و لەبەرەوەی پامێکی ژیرانیان هەبوو بە تایبەت کە خەڵکێکی تەمەنە و خەڵکێکە لە بازاڕ بوو بەشێکی زۆری خەڵکێکی ڕۆشنبیرە بەڵام کە ڕۆشنبیری زیاتر تێکەڵی ئەم جەوە ئەبێت ئەو کاتە هەست بە جموجوڵێکی زیاتر ئەکرێ و بەدەر لەمەش طبعا خوێندکارانی زانکۆ بە تایبەت گروپی زانکۆ لە دەرەوەی خۆپشاندانەکانیش هەوڵی تری هەبوو بۆ ئەوەی کە داخوازی خەڵک جێبەجێ بکرێت تەنانەت ئێمە لە کاتی خۆپشاندانەکانە بیایەتی خۆپشاندانەکان کۆبوونەوەیەکی تایبەت و نهێنیمان لەگەڵ سەرۆکی حکوومەتی ئەو کات کە کاک دکتۆر بەرهەم بوو ئەنجامدا بە حزوری وەزیری خوێندنی باڵا کە دکتۆر دلاوەر بوو و سەرۆکی زانکۆی سلێمانی کە دکتۆر علی سعید بوو بەڕاستی بە حزوری ئەوانەمە دانیشتنمان کرد دوور لە میدیاکان دوور لە چاوی خەڵک و دانیشتین لەگەڵ بەشێکی زۆری قسەی دڵی خەڵکمان ڕاستە و خۆ پێوت تەنانەت من خۆم کە تەمەنێمە 5 کەس بووین کە لەگەڵ دکتۆر بەرهەم دانیشتین لە شوێک دانیشتین کۆبوونەوەمان لەگەڵ کرد کۆمەڵێک حەقیقەتی زۆر تاڵمان پێوت تەنانەت من خودی خۆم پێم وت بە دکتۆر بەرهەم کە ئەو کات سەرۆکی حکوومەت بوو و دەسەڵاتی ئەوەی هەبوو کە هێزەکان بگێڕێتەوە کۆمەڵێک دەسەڵاتی تری هەبوو بەڵام نێکرد من پێم وتم دکتۆر تۆ کوڕی ئەم شارەیت ئەگەر لەبەر سومعی خۆشت ئەگەر دەسەڵاتت نییە دەست لە کار بکێشەرەوە
وتی ئەگەر بە دەست لە کارکێشانەوەی من چارەسەر ئەبێت دەست لە کارکێشمەوە بەڵام دیارەیتەرەوە دۆخێکی تایبەتی خۆی بوو کە نەویست دەست لە کار بکێشێتەوە یان وەکو پێویست مامەڵەی نەکرد لەگەڵ داخۆ تەمان خۆشی تەمان دکتۆر بەرهەم ئەو کات یەکێک بوو لە بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی یاخود حزبەکەی هاوکاری نەکرد منەوە نازانم هاوکارەکە لە لای خۆیەتی و تەنانەت ئەوتی ئێمە نازانین تەقەکەرەکان کێن لە کاتێکا شتەکان زۆر ڕوون و ئاشکرا بوون بەڵام ئەو باسی لە تەقکردنەکانی ڕۆژانی دواترە کرد حتا هەر لەو دانیشتنەیە ئەو شەوە من قسەیەکم پێوت کە زۆر پێی ناخۆش بوو بەڵام حقیقەتە من پێم خۆش ئێستاش جەماوەر بزانێت دیارە دکتۆر بەرهەم پێشەوەی سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی بوو بۆ هەڵبژاردنەکان و لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ بانگەشی هەڵبژاردن دەمانچیان دابەشە کرد دەمانچیان بەبێ وەرەقە و بەبێ ئەوە دا بە خەڵک بەبێ هیچ مستەمسەکێکیاندا بە خەڵک من پێم وتم ئەوەی کە هۆکارە بۆ کوشتنی خەڵک ئەو دەماچانەیە کە ئێوە لە کاتی بانگەشی هەڵبژاردنە بەبێ بەرنامە بەسەر خەڵکا دابەشتان کردووە و برانی ترم لە بەشەکانی تری زانکۆی سلێمانی و بەهەر لە بەشی ڕاگەیاندن کاگلێر و برانی تر زۆر حقیقەتی تریان پێوت و لەو کاتەیە دەسەڵاتی ئەویان هەبوو کە ئەم شتانە چاک بکەن ینی من ینی حقیقەتێک هەیە بۆ ئێستاش و بۆ ئایندەش ئەو دەماچەیی ئەو دەنگەی کە بە دەمانچەیەک ئەیکڕیت تۆ دەیت دەماچەیەکە دەی بە کەسێک و دەنگەکەی پێکڕی دڵنیا بەلەوە ئەو دەمانچەیە سبەی ڕۆژ دەنگ بە کوشتنی کەسێک ئەدات کاکسۆرانش باسی کرد ئەگەر ئێستا بە شێوازێکی تر کۆمەڵی ئیسلامی زودنەوەی گۆڕان بێنە پێشەوە و وەکو بڵێ خۆیان بکەنە خاوەنی بابەتەکە وەسعەکان خەڵک ئامادەیە دووبارە بێتەوە سەر شەقام بەو شێوازێکی هەیە لەو کاتەیە پرسیار زۆرەکرا بۆچی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتو و پەرلەمانتارەکانیان قاچێکیان لە پەرلەمان و قاچێکیان لە سەرای ئازادی و خۆپیشاندانەکان و بەڵام بە فەرمی بە ڕەسمی ئەم لایەنانە خۆیان نەکرد لە خاوەنی ئەم خۆپیشاندانانی هۆکاری ئەوە چی بوو؟ طبعا ئەوەی کە قاچێک لە پەرلەمان و قاچێک لە سەرا هەرێ بێ وا بێت یعنی تۆش کە تۆ پەرلەمانتاری وەزیفەیەکی گرنگت هەیە و ئەمانەتێکی گەورەش ئەو برادرانەی کە چالاکوان بوون لە سەرا و ئەو دۆکۆمنتە گرنگانیان نووسی ئەمانەتێکی گرنگ بوو کە لە پەرلەمان شەڕی لەسەر بکرێت چۆن ئەوان لە سلێمانی شەڕیان لەسەر کرد ئێمەش دەبوایە لە پەرلەمان شەڕمان لەسەری بکرایە و بیچەسپێنین و ئیدامە بەو مەسەلەیە بدەین بەڵام ئەوەی تر لە ڕاستیدا یەکی لە ئیشکالە گەورەتەکان لەوەیە کە تقریبا ڕاستە بۆکو من لە سەرەتای بەرنامەکە باسم لەوە کرد کە زمینەیەکی بابەتی زۆر گەورە بوو بۆ خۆپیشاندان و ناڕەزایەتی و ڕەختەکردن و ئەوانە لەوانەیە ئێمە بەشێکمان ڕۆژنامە نووسید ساڵانێکی دوور و درێژ سەرقاڵی ڕەخنەگرتن و کارکردن لەو بوارانەدا بەڵام ئەم وەزع تازەیە کە دروست بوو لە ڕاستیدا جۆرێک لە کتوپڕی پێوە دیار بوو ینی با بڵێن خۆ ئامادە کرد ینی کاتێکی ویست تا برادران بتوانن سەیترە بەسەر وەزعەکە بکەن و بتوانن کۆنتڕۆلی ئەو بارودۆخە بکەن و بتوانن هەیئەتێکی باشی بۆ دروست بکەن و بتوانن وردەوردە داخوازیەکانیش فۆرمۆڵە بکەن حزبی کوردیش ینی با بڵێن حزبەکانی لە کوردستانیشدا لە حاڵەتی ئەوەی کە پێوترێت تەراقوبا بوون چاوەڕوانی و سەریکردنی وەزعەکە بە چه ئاراسەیە ڕۆ من دڵیام لەوەی کە ئۆپۆزیسیۆن بە تەواوەتی خۆی خسۆپاڵی داخوازیەکانی خەڵکەوە بەڵام لەوانەیە لە شێوازە لە ئامرازەکە لەو با بڵێن بەردبارانکردنی مەقڕات و ئەمانەکە وەکو کاکسۆران ئاماژەی پێدا کە ئەمە هەوڵدان و بەلا ڕێدابردنەوە واشیان کرد و دواتریش هەر بە هەمان شێوە هەروە ئەکەن بەردەوامە دەسەڵات لە کوردستانە لەبری ئەوەی کە وەڵامێکی منطقی و معقول بداتەوە بە ئاراسەیەکی تر کارەکە بەڵام لەو لەحظەیەدا کە ما بڵێن وەزعێکی وا دروست بووە بۆ حزبی کوردی کارێکی سەخت بوو لەوەی کە خۆی بکاتە خاوەنی مەسەلەیە کە تقریبا یەخەی پێگرتووە بەڵام دوجار بینیمان کە پەرلەمانتارەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە لەوانەیە شایەتی ئەو بدرێت کە دیفاعێکی زۆر گەوریان کە ڕۆڵێکی زۆر گەورەیشیان هەبوو لە فۆرموڵەکردن و بەشێکی زۆر لە هەڵسوڕاوەکانی ئەو لایەنانەیش شاراکوانانە بەشداریان کرد لە هەموو شارەکانە بەشداریان کردوە تەنانەت لە هەولێریشە هەوڵێکی زۆر درا کە خۆپیشاندان بکرێن من خۆم بەشێک بووم لەو هەوڵانەیە کە بە هەوڵێکی زۆرماندا چەند ڕۆژێک لە مەحاوەڵی ئەوەدا بووین و تەقەکرا لە خەڵک تەقل لە پەرلەمانتار کرا من و کاک نەریمان و چەند ئەندام پەک کاک عەبدوڵڵا بوو مەجموعەیەکی زۆر بوون ڕۆشتبووین لە شوێنێکە تەقیان لێکردین ینی تەقی بەبەسی کوشتن ینی ئەمانە هەموو هەوڵدانێک بوو بەڵام بەدڵنیاییەوە ئۆپۆزیسیۆن لەوانەیە ئێستا ڕەخنەمان هەبێت لە ئامادەی لە حوزوری لە کاریگەری لەوانە بەڵام ڕۆڵی هەبوو و بەشداریش بوو تا کاتم هیچ نەماوە گەر وەکو دوابسەشەگەر سەیرێکی ئەم وێنانەش بکەیت و کۆمەڵێک دروشمیش هەڵواسراوە چی بیری سۆران محەمەد هێنێتەوە؟ بەڵێ وەڵا
ئەو ڕۆژانە حتمەن لەگەڵ برینی بریندارەکان و خوێنی شەهیدەکان و خانەوادەکانیان ناخۆش بوو، بەڵام ورە و وزە و گروتینێکی گرنگ بوو بۆەوەی کە دەبینرا خەڵک چەند تینووی داواکانێتی بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی، چکە سەرەتا داخوازیەکان سەرەتایی بوو، دەستگیرکردنی تەقەکەران، کشانەوەی هێزەکان لە ناو شارەکان، بەڵام کە دەسەڵات نەئەهات بەدەمەوە داواکان سەقفی بەرزە بۆ داوای لە عاد یەکێک لە ڕۆژەکان وەکو گاڵتەکردن ئێمە حکوومەتمان هەڵوەشانەوە، هەر بە گاڵتەکردنی حکوومەتمان هەڵوەشانەوە پێی تێکچوون، شەوی دوایەوە سیارەکەیان سووتاندم. یعنی ئەمانە تەقەبولی گاڵتەش ناکەن بە حکومڕانیەکەیان، بە خەویش بیبنن دایانەگریتە خوارەوە. بۆیە ڕۆژانێک بوو بەداخەوە خوێنی تیاڕژە و ئەوەش پەڵەیەکی ڕەشە بە ناوچاوی ئەو دەسەڵاتەوە قەت لێی نابێتەوە، بەڵام سەروەریەکیشە بۆ ئەو میلەتەکە لە ڕۆژانێکە بەم جۆرە داوای مافەکانی کرۆ، ئێستش بەردەوامە. جاریان هێن دەخوارە. ویستم دواوتش بم بە ئێوە، بەڵام ئیشارەت مەکەن کە هیچ کاتونەماوە زۆر بەڕێز کاک نزار، کاک محەممەد جەمال، کاک عەدنان، کاک سۆران کە لەم بەرنامە تایبەتەدا لەسەر هەفتەی شوبات هۆکار و دەرەنجامەکانی میوان بوون. بەخێر بێن بۆ کەناڵی ئاسمانی پێیان دووبارە بەخێر بێن. بینەرانی عەزیز و خۆشەویست، تا ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەیەکی تایبەت هەموو لایەک بەخوای گەورە ئاسپێرین، کوردستانێکی ئاوادان و ئارام بۆ هەموو لایەک. خوا